بینەرانی ئازیزی کەناڵی دیمەن تیڤی، من لێرە بە هەموو باوکان ئەڵێم، باوکەکان، براکان، دایکەکان، هاوسەرەکان، خۆ گوێتان لێبوو ئەمە دوو کەیسی زۆر زۆر حەقیقەتی هەڵقوڵاوی ناو ئەم کۆمەڵگەی خۆمان بوو. لە شوێنێکی ترەوە نەهاتەبوون، ڕێک لە ناو کۆمەڵگەی خۆمانەوە هاتەبوون. بۆیە زۆر زۆر گرنگە، یعنی ئاعتراف بەوە بکە بڵێ کە من هێشتا هەندێک شت هەیە لەسەر پەروەردە نایزانم. ئەمە زۆر مهمە، یعنی زۆر مهمە باوکێک بڵێ من هێشتا لەسەر پەروەردەی کچەکانم، پەروەردەی مناڵەکانم هێشتا ڕۆشنبیریەکی وام نییە. بگەڕێ بە دوای ئەو سەرچاوانەیە کەوا ئەەکەی پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانت بکەیت. بۆ دایکێک هیچ عیبەی تیان نییە بڵێ من لەسەر پەروەردەی مناڵ نایزانم، بڕۆ بەشداری خولێ بکە، بڕۆ گوێ لە دێک دوو بەرنامە بگرە. چکە بەڕاستی کە ئەمانە بەم شێوازە ئەبینین هەمومان ئەزانین ناتەندروستیە لە پەروەردەیە. ئەگینا پەروەردەی تەندروست هیچ کاتوا ناڵێ، هیچ کات مناڵەکانمان ناکا بە قوربانی. تاکەی کچەکانمان ببێ بە قوربانی، تاکەی ئەم هەموو ئازارانە ڕۆژانە ئێمە گوێبیستی بین. ئەمە ئەگەر ئاوە لەسەر لەبەرچاوی کامێرەیە ئاوە قسەیان کرد، من پێتان ئەڵێم چەندین کەیسی ترمان هەیە کە بە تەلەفۆن کە ناتوانێت بێتە دەرەوە قسەش بکات. جا لەبەرەوە با چیتر کچەکانمان نەبێتە قوربانی ڕەجاءن. بەزنی ئێمە هەموو جارەڵین لەسەر و ئەم دەسەڵاتانەوە خوایەکی گەورە هەیە کە ئاگای لە هەموو شتەکانە. وخوای گەورەش خۆی ئەفەرمێت ئینە مع العسر یوسرا، مع العسر یعنی پێکەوە. یعنی دڵنیایانەکەمە ئەو کەیسانی کە ئێستا هاتن لێرە قسەیان کرد، یعنی زۆر حوسنە زەنی هەبێ بەخوای گەورە کە لەگەڵ ئەم ناڕەحەتیانەی هەیە، بەڵام خوای گەورە دەروی لێ ئەکاتەوە. چونکە ئێمە ئەڵێین بە دڵنیاییەوە هەموو شتێک تێئەپەڕێ، ناڕەحەتیەکانیش تێئەپەڕن. بەڵام گرنگ ئەوەیە کچەکان، ژنەکان بەهێز بە پارێزگاری لە کەسایەتی خۆت بکە، مەڕوخێ کاتێک کێشەیەکی وات هەیە. ڕاستە ئەو کێشەیە هەتا ناڕەحەتە، منیش ئەڵەم کێشەیەکی ناڕەحەتە، ناڵم شتێکی ئاسانە، بەڵام بەهێز بە، خۆڕاگر بە. هەمیشە بیر لەوە بکەرەوە ئینە مع العسر یوسرا، ئەمە بەڵێنی خوای گەورەیە بۆ هەموو بەندەکانی، و خوای گەورەش لە هەموو سەر و دەسەڵاتەکانەوەیە. هەر ناڕەحەت بووی داوا لە خوای گەورە بکە، هەر کەسێک نەبوو قسەی بۆ بکەی چۆ لای خوای گەورە باسی بکە، دەستنوێژێ بگرە و لە سوجدەیە باسی بکە. ئەمە زۆر گرنگە کە ئەمەوە کات هێزێکی معنەوی زۆرت پێ ئەبەخشێت. جا لەبەرەوە کچەکان بەهێز بن، باوکەکان هەوڵ بە پەروەردەیەکی تەندروستە هەبێت، دایکەکان هەوڵ بە پەروەردەیەکی تەندروست مناڵەکەت پەروەردە بکەیت.